کیم ئیل سۆنگ لەگەڵ ماو تسی تۆنگا جا سەیرەوەی بە هەردووکیان وترا مام جەلالیش ئەو زەمانە ماوی بوو بەمیش وترا مامی ئەوان ئەو چینە گەورەی لە دەستی یابانیەکان ڕزگار کرد و ملیار ئینسانی بە حیزبی شیوعی بربەڕێەوە و پەرلەمانی بۆ دروستکردن و ئێستاش لە 2050 چینە بێ بە گەورەترین هێزی ئیقتصادی لە هەموو جیهانە هەمووشی کۆنتڕۆڵ کرد. ئەوە مامی چی؟ مامی کۆریاش ڕۆیشت و کۆریای ڕزگار کرد و لانی کەم گەیشتە ئەو ئیتیفاقی کە کۆریای شیمالی بکاتەوە بەو دەوڵەتەی خاتۆژە ڕکەیفی خۆیان و بینای قووەتی خۆشیانی تیا بکەن. لە مەدای 20 ساڵە ئەم پیاوەی ئێستا کوڕی کیم ئیل سۆنگە ئەو هێزە ساڕوخیانەی دروست کرد. لە ماوەی ئەم 20 ساڵەی جەلال تاڵەبانیە کوردایەتیەکەشی دا بە شیعە دەیانی وەکو قاسم سولەیمانی هاتن و پلانەکانیان بەسەرا چەسپاند و بۆ خۆشی ڕازی بوو. لە بەغداش ئیمزاکە لەگەڵ مەحموودی ئەحمەدی نەژاد لە ساڵحی ئێران لە ئاخر عمری ژیانی شیاوەکو مەلیک حوسێنیان چۆن هێنایەوە ئیمزا بکە کە براکەی نەکا بە وەلی عەهد و کوڕەکەی خۆی بکە. ئەمیشیان بەو پیرەتی و نەخۆشیە بردووە تاران بۆی دایان ئیمزای پێ بکەن یەکێک لەوانە کە نابێ ڕیفراندۆمەکە سەرکە و بۆشی ئیمزا کرد کە چووشە تورکیا گاڵتەی بە دەوڵەتی کوردی کرد. نەوە کیم ئیل سۆنگ دەرچوو نە ئەولادەکانیشی وەکو ئەو دەرچوو. ژنی ماو کۆنتڕۆڵی کرد ماوەیەکی زۆریش خۆی و 4 عیسابەی تر مافیایەکیان دروست کرد. بەڵام ژنی جەلال تاڵەبانی مسز ڕیچ ئەوە تا مافیاکانی ئەو دەمیان ژەنیوەتە هەموو شتێک و قەراری مسز ڕیچ ئەو هەموو ئەزمانە دروست دەکاتەوە. هەر قەراری ڕیفراندۆمەکە نییە، قەراری عالەمەکەش بۆ خۆی ئەزمەیەکی تری دروست کرد.